ئەم کاتتان باش بەڕێزان ژینۆ محەممەدم لە کوردستان 24ەوە باسی ڕۆژتان پێشکەش دەکەین. یانزامین لوتکەی حکوومەتەکان لە دووبەی بەڕێوە دەچێت. لوتکەی ئەم جاری حکوومەتەکان لە ژێر ناوی ئایندەی داهاتی حکوومەتەکانە کە ئەمڕۆ دەستی بەکارەکانی کردو و تێیدا مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵیدا نزیکەی 25 سەرۆک و پادشا و ئەمیر و سەرۆک حکوومەت هەموو ئەمانە پێکەوە بەشدارن. هەروەها نێردەی 85 ڕێکخراوی نێودەوڵەتی و 300 وەزیر و 120 شاندی حکومیش ئامادەی ئەم لوتکەین کە بەشێکی زۆر لەمانە قسە و گوتاریان دەبێت. کەواتە تەوەری سەرەکی لوتکەی ئەم جاری حکوومەتەکان باسی چی دەکات؟ گفتوگۆکردن دەبێت دەربارەی داهاتووی ئابووری جیهان، پیشەسازی ژیری دەستکرد، سیستمی بانکی و گۆڕانکاریەکانی کەشوهەوە. ئەمانە دەبەستمەوانێ بە هەرێمی کوردستان و بەشداریکردنی حکوومەتی هەرێمی کوردستان لەو لوتکەیەدا. کەواتە دەمانێت بزانین پێگە و گرنگی هەرێمی کوردستان لەو لوتکەیەدا چییە و دەستکەوتەکان بۆ هەرێمی کوردستان چی دەبن. وەڵامی ئەم پرسیارانە وەردەگرینەوە لە بەڕێز ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەڕێزیان ڕاستەوخۆ لەگەڵمان دەبن. بەڕێز ڕێباز شەوتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. وەک دەزانین کە هەمیشە سەرۆک و حکوومەتی هەرێمی کوردستان بەشدارن لە کۆربەند و کۆنفرانس و لوتکەجیانی نێودەوڵەتیەکاندا. کەواتە دەمانێت بزانین گرنگی و پێگەی حکوومەتی هەرێمی کوردستان چییە لەو لوتکەیەدا. زۆر سپاس بۆ جەنابەت. بە تەکید ئەو لوتکەی کە ئێستا لوتکەی حکوومەتەکان کە لە دووبەی بەڕێوە چێت لە وڵاتی ئیمارات یەکێکە لەو لوتکە گرنگانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها بۆ جیهانیش گرنگیەکی خۆی هەیە و گرنگیەکی زۆر تایبەتی لەم سەردەمەی ئێستاشدا. بە تایبەتی ئێستا کە ئەو وڵاتانە هەموو باسی ئەو ئاڵنگاریە هاوبەشانە ئەکەن کە ڕووی لە هەموو حکوومەتەکان و ڕووی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردو بە تایبەتی طبعاً لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئەمنیەوە و لە ڕووی گۆڕانکاریەکانی ژینگە کە ئێستا بەرۆشی جیهانی گرتووە. ئەو بابەتانە کە بابەتی زۆر گرنگن. بە تەکید پێگەی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێکە لە پێگە هەرە گرنگەکان و ئامادەبوونی جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ڕێزدار مەسرور بەرزانی لەم کۆربەندە یاخود لەم لوتکەی حکوومەتەکان گرنگیەکی زۆر تایبەتی پێدراوە، چونکە وەکو هەرێمێک سەیری هەرێمی کوردستان نەکراوە یاخود وەکو تەنها حکوومەتێکی هەرێم سەیری نەکراوە، بەڵکو وەکو حکوومەتی خاوەن پێگەیەکی گەورە و پێگەیەکی گرنگ لە ناوچەکە سیر کراوە و بە تەکید پێگەی هەرێمی کوردستان گرنگیەکی خۆی هەیە لە هەموو ڕۆکانەوانێ. طبعاً جەنابی سەرۆکی وەزیرانی هەرێمی کوردستان ساڵی پار بەشدار بوو لە هەمان کۆربەند، طبعاً پانێڵی هەبوو، بەڵام ئەم ساڵی وتاری سەرەکی هەبوو لەم کۆربەندەدا و گرنگی پێدانی لە ئاستێکی زۆر گەورەترە سەیری جەنابی کرا و هەر بۆ زانیاری جەنابت و بینەرانی بەڕێزیش خاتون کە بەڕێز جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ئەم شەو میوانی تایبەتی بەڕێز سمول ئەمیر شێخ محەممەد بن زاید ئال هەیانە سەرۆکی ئیمارات لە ئەبوزەبی کە بە دەگمەنن ئەو میوانە تایبەتانی کە میوانی جەنابیانە بێت لە ئەبوزەبی. جەنابی سەرۆکوەزیرانێکێکە لەو میوانە تایبەتانی کە لە میوانداری بەڕێزیانە لە کاتی ئێستا. ئەم میوانداریت چ گرنگێکی هەیە کاک ڕێباز؟ هەر میواندارێکی ئاسایی و میواندۆستی دەبێت یاخود نەخێر لە پاڵ ئەوەدا گفتوگۆی بابەتە گرنگەکان دەکرێت؟ وەک بۆ جەنابتم باس کرد مەنتیقەکە بە دۆخێکی ناجێگیرە ئاڕوات لە ڕووی سیاسی و ئەمنیەوە، لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی گۆڕانکاری ژینگەوە. بەڕێز سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بۆ میوانداری تایبەتی لەوێ نییە، بەڵکو بەڕێز سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان تەمسیلی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانەکە و سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانە بە تەکید بۆ ئەوەیە کە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و هەموو ئەو وڵاتانی کە لەم چەند ڕۆژەیە دیداری ئەبێت دەگەڵیانە بۆ پتەوکردنی پەیوەندیەکانە لە ئاستی ئابووری، لە ئاستی وەبەرهێنان، لە ئاستی وزە، لە ئاستی سیاسی و ئەمنیشەوە. کەواتە وتارەکەی جەنابی سەرۆکوەزیران دەتوانین بڵێین کە بەشداریکردنی سەرۆکوەزیران بەبێ دەستکەوت نابێت.
بەتاکید بە هیچ بەڕێز سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان هەر کاتێک بەشداری هەر کۆڕبەندێکی کرد بێت لە هەج وڵاتێک یاخود لە هەر سەردانێکی دەرەوەی کرد بێت بەتاکید بەبێ دەستکەوت نەبووە بۆ هەرێمی کوردستان ڕەنگە لە هەندێک دەستکەوت لە کاتی ئێستادا ئەو دەستکەوتە نەبێت بۆ هەرێمی کوردستان بەڵکو بۆ داهاتووە بۆیە دەتوانی بەشێک لەو دەستکەوتانەمان پێ بڵێی کادر باس یەکێک لەوە ئەگەر جەنابە دیمڕۆ تەرکیزتان کردبێتە سەر وتاری جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان باسی ئەوەی کرد کە هەرێمی کوردستان ئێستا باجی مووقیفەکانی ئەدات لە ناوچەکەدا و لەوەی کە هەرێمێکە هەرێمێکی ئاشتیخوازە هەرێمێکە پێی خۆشەکە هەموو وڵاتانی ناوچەکە ئارام بێ و سەقامگیر بێ و دەستی برایەتی و هەماهەنگی ڕاکێشاوە بۆ هەموو نەتەوەکانی ناوچەکە و بۆ هەموو دراوسەکانمان بەڵام ئێمە ئێستا کەوتوینەتە بەردەم هێرشێکی ناڕەوا بەردەمەوەی کە هەرێمی کوردستان باجی کارێکە دەدات کە هیچ خۆی تایە سەبەب نییە و هەرێمی کوردستان ئێستا سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان هاتووە کۆمەڵگەی نێودەوڵەتی ئاگادارکە وڵاتانی عەرەبی ئاگادارکە وڵاتانی خەلیج ئاگادارکە کە پێویستمان بە دەعمێکی کردەیی هەیە بۆ ئەوەی کە هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان بپارێزێ خەڵکی هەرێمی کوردستان بپارێزێ ئەو ئارامی و سەقامگیری لە هەرێمی کوردستان خاتون ئەگەر ڕوخسەت بێ باوەکو خۆی پەیامەکە بگا هاتووە کە دیفاع لە مافەکانی خەڵکی کوردستان بکات و بە تەکید ئەو هەنگاوانەی جەنابی سەرۆکوەزیران دەستکەوتی گرنگیە بێت لە ڕووی ئەمنی و لە ڕووی سیاسیەوە کە پشتیوانی گرنگ بۆ هەرێمی کوردستان پەیدا ئەکات بابەتێکی کەژەوەیە کە ئێمە هاتوین یاخود جەنابی سەرۆکوەزیران هاتووە دیفاع لە قوت و بودجەی خەڵکی کوردستانەکات لەوەی کە لەگەڵ وڵاتانی دۆست لەگەڵ وڵاتانی هاوپەیمان یاخود لەگەڵ وڵاتانی کە بەرژەوەندی هاوبەشمان هەیە پێکەوانەیە پێیان ئەڵێت کە ئێمە لە چوارچێوەی عێراقین و ڕێزمان لە سەروەری عێراق و لە سیادەی عێراق گرتووە و ئیلتیزامان بە دەستور و قانونی عێراقی شەو کردەوە بۆی مافەکانمان ئەوێت لە ڕووی دارایی و لە ڕووی ژیانی خەڵکەوە ئەمانەیە ئەو وزەی کە هەرێمی کوردستان هەیەتی لەسەر نەخشەی جیهانە بەردەوام بێت لە هەناردەکردنی نەوت و داهاتەکە بێتە خێربەر بۆ ئاوەدانی زیاتری خەڵکی کوردستان. بەڵام دەمەوێت باسی گوتارەکەی سەرۆکی حکوومەت بکەم خۆشت ئاماژەت پێ کرد گوتارەکەی کۆمەڵێک پەیامی تێدا بوو ئەمڕۆ ئەمێ بزانم ئەو پەیامانەی کە حکوومەتی هەرێم دای بەگوێی ئامادەبووان لەو لووتکەدا وڵاتان و کۆمەڵگەی نێودەوڵەتی ئایا ئەمانە هیچ کاریگەرێکی بۆ سەر سیاسەتی هەرێمی کوردستان دەبێت؟ خاتون جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ئەمڕۆ زۆر بەڕوونی لەگەڵ لە لووتکەی حکوومەتەکان بە ئامادەبوونی ئەو هەموو سەرۆک دەوڵەت و سەرۆکوەزیران و ئەو هەموو وەزیر و میر و پاشایانی کە بەشدار بوون لەوێ بە زمانێکی پارا و پێیوتن کە ئەگەر 80 ساڵ لەمەوە پێش کێشەی فەڵەستین چارەسەر بکرایە و جێگیر بکرایە ئێستا ئەو مەجزەرە گەورەی کە ئێستا لە غەزە ڕوئایات ڕووی نەئەدا بۆیە هەموو نەتەوەیەک مافی چارەی خۆنووسینی هەیە هەموو نەتەوەیەک مافی هەیە کە بە سەقامگیری بژی کە بە ئارامی بژی لە ڕووی سیاسی لە ڕووی ئەمنی لە ڕووی ئابووریەوە ئەوەی ئێستا ڕوئەدات لە ناوچەکەدا لەوە چێ پەل بکێشێ بۆ کارەساتی خراپتر و مەترسیدارتر بۆ سەر خەڵکی سڤیل و هاونیشتیمانیان سەرۆکوەزیران ئەمڕۆ بە خەڵکی بە هەموو ئەو وڵاتانەی وت چۆن مافی فەڵەستین کە نەدراوە لە ڕابردووە تا ئێستاش کێشەی دروست کردو بۆ ناوچەکە و بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تەکید گەلی کوردیش نەتەوەی کوردیش بە هەمان وەکو گەلی فەڵەستین و ئەو گەلانی کە ستەم لێکراون بە تەکید ئەگەر مافی چارەنووسی نەبێت ئەگەر سەقامگیری سیاسی و ئابووری و ئەمنی نەبێت بە تەکید دەبێتە هۆی ئەوەی کە ناسەقامگیری لە هەرێمی کوردستان و بۆ نەتەوەی کورد دروستکرێ ئەبێتە هۆی ناسەقامگیری بۆ ناوچەکە و بۆ هەموو نەتەوەکانی تر بۆیە ئەمەی بە ئاشکراوە داوە بە باشە گوێی هەموو وڵاتانە بۆیە تێبگەن کە هەرێمی کوردستان هەتا حەدێک لە مافەکانی خۆی بێدەنگ بۆ یاخود هەتا حەدێک لە ئەو غەدرەی کە لێکرێ بێدەنگە بێ بۆیە مافی خۆیەتی کە بەرگری لە خۆی کات مافی خۆیەتی کە داوای مافەکانی خۆی بکات جەنابی سەرۆکوەزیران ئەمڕۆ تەکیدی کردەوە کە هەرێمی کوردستان و نەتەوەی کورد هیچ مەترسی و هیچ مەترسیەک نین بۆ سەر هیچ وڵاتێکی دراوسێ و بۆ سەر هیچ نەتەوەیکی کە ئێمە دەستدرێژی ناکەینە سەر کەس باش باسی پرسی سپاس باسی پرسی
فەڵەستین و کوردە کرد کە ئەمە یەکێک بوو لە قسەکانی سەرۆکی حکوومەت بەشێک بوو لە قسەکان. واتە پرسیارەکەی من ئەوەیە بۆ بەڕێزت هەتا پرسی فەڵەستین و کورد پێکەوە چارەسەر نەکرێمە بەسم پرسی دەوڵەت بوونە. ئایا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەو ناسەقامگیریە دەمێنێتەوە؟ چونکە ئەمانە هەمیشە دەوترێت دوو پرسی درێدراوی یەکترن. خاتون مەسەلەکە ئەگەر دەوڵەتیش نەبێ، ئەگەر لە چوارچێوەی دەوڵەتی ژنان نەبێ، ئێمە بۆ نمونە لە عێراق داوامان کردووە بە پێی دەستور مامەڵەمان لەگەڵ بکرێت، داوامان کردووە بە پێی یاسای بودجە کە لە پەرلەمانی عێراق دەرچوە مامەڵەمان لەگەڵ بکرێ، داوامان کردووە کە ئێمە هەرێمێکی سنوورێکی جوغرافی خۆمان هەیە لە چوارچێوەی عێراق بە پێی دەستور ڕێزمان لە ئاڵاکەمان بگیرێ، ڕێز لە پەرلەمانمان بگیرێ، ڕێز لە حکوومەتەکەمان بگیرێ، ڕێز لە میلەتەکەمان و نەتەوەکەمان بگیرێ، نەک هێرش بکرێتە سەرمان خەڵک لە ماڵی خۆیان دانیشتی بێ شەهید بکرێ. ئێمە داوای مافی خۆمان زیاتر ناکەین کە لە دەستور بۆمان دیاری کراوە، داوای مافی خۆمان زیاتر ناکەین کە لە چوارچێوەی بودجایە. مافی خۆمانە مافی چارەنووسی خۆمان هەبێت، بە سەقامگیریمان هەبێت و لەمە زیاترمان داوا نەکردووە. بەتەکید دەوڵەت مافی هەموو نەتەوەیەکە لە هەموو جیهاندا، بەڵام هەموو ئەو بابەتانە کات و ساتی خۆی هەیە. لە ئێستادا ئێمە لەوە زیاترمان داوا نەکردو، اینجا ئەوەشمان پێڕەوا نابینن. بۆچی پێمان ڕەوا نابینن کاک ڕێباز؟ بەڵێ وەڵا بەتەکید ئەوە مێژووی کورد دیارەکە لە سەدان ساڵی ڕابردووە تا ئێستا خەباتی کورد بەردەوام بۆ لەبەرەوەی هیچ کاتێک ئەو وڵاتانی کە بەهێز بوو بێتن و کە کوردیان بەسەرا دابەش کراوە نەیانێشتۆ مافەکانی کورد ببێتە ئەوەی کە کورد ببێ بە دەوڵەت یاخود سەقامگیریکی گەورەی خۆی هەبێت. ئەوەی لە هەرێمی کوردستان ڕوویدا بە خوێنی شەهیدان ڕوویدا، بە خەباتی پێشمەرگە قارەمانەکان ڕوویدا، بە خەباتی سەرکردە سیاسی نەتەوەیەکانمان ڕوویدا. بۆیە ئێستا ئەوانە ئەیانوێت کە ئەو دەرئەنجامی کە هەرێمی کوردستانی لێ بەرهەماتووە لە ناوی بەرن، بەڵام بەتەکید پێیان لە ناو نابرێت. هەرێمی کوردستان ئەمڕۆ لە ڕووی ئابووری و لە ڕووی وزە و لەسەر نەخشەی جیهانە، ئەوە تا پێگەی لە ناو وڵاتانی دراوسێ و لە ناو وڵاتانی خلیجی و عەرەبی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست، هەروەها لای ئەمریکیەکان، لای بەریتانیەکان، لای ئەوروپیەکان پێگەیەکی گەورە و گرنگی هەیە. بۆیە نە بە هیچ دەوڵەتێکە سەڕێتەوە و نە بە هیچ هێزێکی دڕندا سەڕێتەوانێ. ئەوەی کە گرنگە خەڵکی کوردستان خۆراگرە. خاتون هەرێمی کوردستان لە ڕابردوو بە کیمیاباران و بە ئەنفال لە ناو نەچوو، ئێستا بە چەند ساڕوخێک و بە چەند ڕۆکێتێک و بە بڕینی قوتی خەڵک لە ناو ناچێ. باش بەتەکید ماوێتی، بەتەکید ئیرادەی خەڵکی کوردستان لەوە بەهێزترە. ئەوەی کە گرنگە جەنابەت ڕوونکردنەوەیکی کەو بەمێ لەسەر قسەکانی جەنابی سەرۆگۆزیران، جەنابی سەرۆگۆزیران ئەمڕۆ بە هەموو ئەو حکوومەتانەی وت کە ئێمە هەندێک کێشەی هاوبەشمان هەیە، لەوانە کێشەی سیاسی و ئابووری لە ناوچەکە، کێشەی ڕوبەڕووبوونەوەی ئاڵنگارەکانی ژینگە کە گۆڕانکاری گەورە هەیە لە کەمبوونەوەی ئاو لە گۆڕانی کەش و هەوا، ئەبێت پێکەوە ئامادەکاری بکەین بە هاوبەشی حکوومەتەکان پێکەوە و بەتەکید حکوومەتی هەرێمی کوردستانیش یەکێکە لەو حکوومەتانی کە ئامادەکاری کردووە یاخود ئامادەیە کە دەستی هاوبەشی لەگەڵ حکوومەتانە پێ بێنێت بۆ بەرەنگابوونی کێشانی کە ڕووی قسەکانت تەواوکەی. پرسیارەکەی من ڕێک لەسەر ئەو قسانەی بەڕێستە کەواتە هەرێمی کوردستان چۆن دەتوانێت هاوکار و هاوبەش بێ لە چارەسەرکردن لەگەڵ وڵاتانی ناوچەکە و کێشانی کە باسمان کرد، چارەسەری وزە، پرسی وزەیە و ژینگەیە لەگەڵ بەرەنگاربوونەوەی تێرۆر. هەرێمی کوردستان چی دەکات بۆ بەشداریکردن لەم پرسانەدا؟ هەرێمی کوردستان یەکێکە لەو پێگە گرنگانی کە بە خوێنی شەهیدان و پێشمەرگە لە شەڕی داعش گەورەترین مەترسی داعش و تیرۆریستانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە وڵاتانی ئەوروپیش دوورخستەوانەیە کە ئەگەر کە هەموو وڵاتانی ئەمریکی و ئەوروپی و بەریتانی و تەنانەت ناوچەکە و دراوسەکانی خۆشمان شایەدیاندا کە بەڕابەرایەتی جەنابی سەرۆک بارزانی کە هێزی پێشمەرگە چ بەرگریەکی لە عێراقیش کرد و لە ناوچەکەش کرد و لە هەرێمی کوردستان کرد و داعشیان تێکشکان بە هاوبەشی لەگەڵ هێزەکانی عێراق و ئەو هێزەکانی پێشمەرگە کە بەیەکەوە توانیان ئەو تیرۆریستانە یاخود ئەو مەترسیە گەورەی تیرۆر لە ناوچەکە نەیەڵن. ئەوە بابەتێک بۆی لە ڕابردوو ئێمەمان سەلمان و ئێستاش لە توانامانەیە. بابەتی دووەم بابەتی
مەسەلەی سیاسیە هەرێمی کوردستان هەمیشە وای کردووە کە لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان ئەوانەیە هەموو ئەو وڵاتانی کە لە ناوچەکەن دراوسێ لە وڵاتانی ئەوروپی ئەوانی کە پێیان هاوپەیمانەکان لە هەولێرەوە بەردەوام دەوری ئەوە هەرێمی کوردستان دەوریەوەی گێڕاوە کە وڵاتەکان لە یەک نزیک کاتەوە ئەوانەی ڕای جیاوازیانەیە لە یەکیان نزیک کاتەوە و هەولێر دەست دەوری گرنگی گێڕاوە لە پێکێنانی زۆر وڵات لە ناوچەکەدا لە بینی تورکیا وڵاتانی خلیجی لە بینی ئێران و تورکیا لە بینی عێراق و وڵاتەکانی کە بۆیە هەمیشە لە ڕووی سیاسی و دەوری گرنگی هەبوو هەرێمی کوردستان و ئێستاش بەردەوامە لەسەر و بابەتە. من حەزەکەم جەنابەت بزانی بۆ نمونە ئەم لوتکەی کە ئەمڕۆ لە دوبەی کراوە و 3 ڕۆژە خەیانێ جەنابی سەرۆگۆزیران یاریمی کوردستان یەکێکە لەو کەسایەتیانی کە بانک گێش کراوە لەسەر هەم داوەتی بەڕێز سەرۆکی ئیمارات و لەسەر داوەتی سەرۆگۆزیران بەڕێز محەممەد بن ڕاشد کە حاکمی دووبەیە چکە ئەو خۆی پێی باشە بەردەوام ئەو سەرۆکانە داوەتکە یاخود ئەو کەسانە داوەتکە کە دیدگایان هەیە بۆ وڵاتەکەیان و بۆ چواردەورەکەیان و بەتەکید جەنابی سەرۆگۆزیران لەسەر مەسەلەی وزە لەسەر مەسەلەی ڕوبەڕووبنەوەی گەندەڵی لەسەر مەسەلەی چاکسازی لەسەر کەمکردنەوەی خەرجی و کۆکردنەوەی داهاتەکان هەرێمی کوردستان لە خەزێنەی حکومەتە لەسەر سیستەمی بانقی لەسەر مەسەلەی تەندروستی لەسەر هەموو ئەم بابەتانە کاری زۆر جدی کرد لە 4 ساڵی ڕابردوو بەهۆی ئەو دژایەتە خاتون ئەوان باش دیدگا و ڕوئیای سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستانە خوێندنەوانێ مەسەلێکی کوردی هەیە دەڵێ قەدری زێر لای زەڕەنگەرە بۆیە ئەوان باش ئەزانن ڕوئیای جەنابی سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستان چۆنە بۆیە لەو پێگە گەورەیەشە تەشریفاتە و بەو تەشریفاتە و بەو ئاستە گەورەیە ئیستەقبالیان کردووە و وتاری سەرەکییان داوە بە جەنابی سەرۆگۆزیران بۆیە باژەی بینن بۆی ئەوانەی کە بەداخەوە هەندێک لایەنی ناوخۆی خۆمان یاخود بەداخەوە لە هەندێک لایەنی لە ناو عێراق بە شێوازێک دژایەتی جەنابیانەکەن یاخود دژایەتی حکوومەتی هەرێمی کوردستانەکەن باش لە قووەت و لەو دیدگایە و لاو ڕوئیانی جەنابی سەرۆگۆزیران گەیشتون کە ئەگەر دژایەتی نەکەن و ئەگەر بێڵن کارەکانی خۆی بکات دەرەنجامی زۆر گەورای ئەبێت بۆ کارانی کە کردوێتی لە ڕابردوو ئەگەر تۆ پێ دەڵێ دژایەتی پاساوەکانی دژایەتی چین؟ پاساوەکانی دژایەتی وازەحە ئەگەر هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەهێز بێت لە ڕووی وزەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەمنیەوە یاخود لە ڕووی پێگەی نێودەوڵەتیەوە لەو هەموو دیدارە نێودەوڵەتانی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی لەگەڵ وڵاتانی دەرەوە کە بەشدارەکە لە ئاستی داڤۆس و لە ئاستی ئەم کۆربەندانی کە لە شەرقی ئەوسەط و لە وڵاتانی خلیجیەکە ئەوان بە مەترسی ئەزانن بەسەر خۆیان لە کاتێکە ئێمە چەند بەهێز بین ئەبینە هۆی ئەوەی کە سەقامگیری زیاتر بۆ عێراق پەیدا بکەین ئێمە لەو ڕۆژگارانی کە باشووری عێراق و ناوەڕاستی عێراق لەژێر مەترسی گەورە بوون لەژێر ڕەحمەتی تیرۆرا بوون هەموو پێگەکانی کەسایەتیە گەورەکانی عێراق و لایەنە گەورەکانی عێراق لە هەولێر و لە سلێمانی و لە هەرێمی کوردستان بوون هەموو هاتبوون پێگە و ماڵ و مناڵی خۆیان هێنا بۆ هەرێمی کوردستان ئێستا تۆزێک وەزعان باشتر بۆ لە ڕووی ئەمنیەوانە اینجا بەڕاستی دەستیان کردێتەوە بە دژایەتی هەرێمی کوردستان بۆیە هەر کاتێک هەرێمی کوردستان بەهێز بوو بێ یەکێک بۆ لەو وڵاتانی کە دەستی خێری بۆ وڵاتانی دراوسێ و عێراقیش درێژ کردەوە و هەروەها بین لەسەر ئەو سیستەمە گەورە بووە. بەڕێز ڕێباز هەرێمی کوردستان هەمیشە داوای سەقامگیری و ئاشتی کردووەوە دەست پێشخەر بووە بۆ ئەم بابەتەش کەواتە پرسیارەکەی من ئەوەیە لایانی بەرامبەریش بەم شێوەی وەڵامی داوەتەوە لەگەڵی داباسی ئەوشمان بۆ بکە ئێمە باسی هاوکاری و پاڵپشتەکانی کۆمەلگەی نێودەوڵەتیمان کرد باسی بەرژەوەندی هاوبەشمان کرد ئایا ئێستا ئێمە بەرژەوەندی هاوبەشمان دروست کردووە لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی ئەگەر بڵێ ئەی بۆچی یارمەتی و پاڵپشتیمان ناکەن بۆی سەقامگیری و ئاشتی لە هەرێمی کوردستاندا بە تەواوەتی بچەسبێت یان دەتوانم بڵێم وەک پێویست هاوکار نین؟ خۆی لە ڕووی جوغرافیەوە هەرێمی کوردستان پێگەی کێمەندە گرنگی هەیە لە ناوچەکە
بۆیە زۆربەی وڵاتان بە تایبەتی ئەمریکا و بەریتانیا و ئەوروپا و وڵاتانی دراوسێژ ناتوان دەستبەرداری هەرێمی کوردستان بن چونکە لە ڕووی جوگرافیە و پێگەکەی زۆر گرنگە و هەروەها لە ڕووی ئاستی وزەوە هەرێمی کوردستان لەسەر نەخشەی جیهانە لەسەر ئاستی وزە لە ئاستی ئابووری ئێمە لە ڕووی وەبەرهێنان و ئاوەدانکردنەوەوانێ زۆر لە پێش ناوەڕاست و باشووری عێراقین بەو بڕێک نەوتەکەمەی کە لەم چەند ساڵەدا فرۆشتومانە کە لە چاو عێراقە کە ئەو ڕۆژانە بە ملیۆنەها بەرمیل نەوتی فرۆشتووە ئەو ئاوەدانیە زۆرە نەچۆتە باشووری عێراق و ناوەڕاستی عێراق بۆیە هەموو لەو گرنگێت هەیەگەن کە هەرێمی کوردستان هەیەی و بەرژەوەندی هاوبەشیش بە تاکید لە وەکو باسم کرد لە شەڕی داعشا بەرژەوەندی هاوبەش بووەوانە هاتوون دامی ئێمەیان کردووە لە ڕووی چەکەوە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی ڕاهێنان بە هێزی پێشمەرگەی کوردستان بۆ ئەوە بووە کە تێگەن کە بەرژەوەندی هاوبەشمانەیە پێکەوە ڕوبەڕووی تیرۆر و داعش بووینەتەوە هەروەها لەسەر مەسەلەی سیاسی ئێمە بەردەوام هەرێمی کوردستان بەتاکید مەترسی داعش ێساش بەردەوامە مەترسی تیرۆر بەردەوامە لە شەرقی ئەوسەتا ئەوەی ئێستا گوزەرێ لە شەرقی ئەوسەتا و کە سەدان هاوڵاتی سڤیل ڕۆژانە شەهید دەکرێت جگە لە کاری تیرۆریستی چییە؟ بەردەوامە کاری تیرۆر بەردەوامە بە تاکید ئەو بەرژەوەندی هاوبەشە ماوەوە خۆشتان نەزانن لە ڕاگەیاندنەکانە و لە ئاستی ڕسمی ویلایەتە گرتوەکانی ئەمریکا و لە ئاستی وەزارەتی بەرگری پێنتاگۆنە بەردەوام باس دەواکەن کە بەردەوام ئەبن لە پشتیوانی هێزی پێشمەرگە و هەرێمی کوردستان. کەواتە تۆ دەتەوێت بڵێ هەرێمی کوردستان قەواعدی دەستوریە و پێگەی خۆی هەیە هەموو ئەوانی کە دەوترێت کاریگەری لەسەر هەرێمی کوردستان نابێت ئەوانی ناوخۆ و دەریشەوە کە ئاماژت بە هەندێک لایەن کرد. بەتەکید لەوانەیە تەخیرمانکەن لە پێشکەوتنەکانمان لەوانەیە تەخیرمانکەن دوامانخەن لەوەی کە هەندێک سەقامگیری ناوخۆی ئێمە تێک بدەن بەڵام بەتەکید ئەویان پێ ناکرێت کە هەرێمی کوردستان لە ناوبەرن بەتەکید ئەویان پێ ناکرێت کە ئەو بەشەی هەرێمی کوردستان ئەو بەشەی عێراق کە پێڵن هەرێمی کوردستان کە بەشێکی دەستوریە بەپێی دەستور ئێمە و مافەمان هەیە بەتەکید پێیان ناسەڕێتەوە و هەرێمی کوردستان وەکو باسم کرد لە ڕابردوو بەسەر چەندین قۆناغی سەختتر لە ئەنفال و لە کیمیاباران و لە ڕاگەاستنا ڕۆیشتووە و مایەوە بوو بە هەرێمی کوردستان بەتەکید دەو سەردەمەی ئێستا کە ئەوەی ئێستا بەرامبەرمانەکرێت تێدەپەڕێت و ناچاریشن تێیپەڕێنن چونکە هەر ناسەقامگیریەک لە هەرێمی کوردستان بێت ئەبێت ئەوەی ناسەقامگیری بۆ عێراق و بۆ وڵاتانی دراوسێمان و بۆ ناوچەکەش. کاک ڕێباز چەند خولەکێکم ماوە مەبەستمە بچمە ناو هەرچەنە شتی باشمان باس کرد بەڵام ئەوەی کە مەبەستمە لێت بپرسم ئەوەیە کە ئێستا لە ڕابردوشدا بۆ داهاتوو ژەمە ڕاستە سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان بەشداری چەندان لوتکە و کۆڕبەند و کۆنفرانسی گەورەی نێودەوڵەتی کردووە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بۆ خۆ دەزانی کە ئێستا باری ئابووری هەرێمی کوردستان لە چ دۆخێکایە دۆخی ئەمنیە ئەوە فشاری ئەمنیە بەردەوامە لە سەرمان کەواتە فشاری ئەمنی ئابووری سیاسی بە شێوەیەکی گشتی لەسەر هەرێمی کوردستان هەیە دەستکەوتەکان چین لە دوای بەشداریکردنی حکوومەت لەم کۆڕبەند و کۆنفرانس و لوتکانەدا کە دەگەڕێتەوە هەرێمی کوردستان خەڵک ئەمەی دەوێ ئەگەر هاوڵاتی یەک ڕەنگە تۆ ببینێ ئەم پرسیارت لێ بکە من ناتوانم قسە بکەم بەڵێ گوێم لێتە کاک ڕێباز بەردەوام بە ژینۆخان لەسەر خەت بەڵێ کاک ڕێباز من گوێم لە تۆیە لێ بوو مادەم وتت چەند خولەکێکم ماوە ببوورە دەنگی تۆ ئێستا لای من نەما بەڵام من ئەمەوێت بە کورتترین کات بۆ ڕووکەمەوانێ لە ڕووی ئەمنیەوانێ بۆ نمونە لەو کاتێک کە جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە داڤۆز بوو ئەو کردەوە تیرۆریی کە بەرامبەر شاری هەولێری خۆشەویست کراوە بووە هۆی شەیدبوونی سەرمایەدارێک و بۆیە شۆی شەیدبوونی منداڵێکی یان زەمانگ هەموو ڕێی دەولی هاتنە سەر خەت و لە داڤۆز هەموو وڵاتانی زلهێز لە ئەمریکا و ئەوروپا وڵاتانی عەرەبی چوونە لای جەنابی سەرۆکوەزیران هاوخەمی خۆیان دەربڕی و هەروە پشتیوانی هەرێمی کوردستانیان کرد و بەردەوامیشن لەو پشتیوانیانە و هەموو هەوڵەکانی جەنابی سەرۆکوەزیران بۆیە کە ئەو مەترسیانی لەسەر هەرێمی کوردستان لە ڕووی ئەمنی و لە ڕووی سەربازیەوە هەیە نەیهێڵێت و هەرێمی کوردستان نەبێتە پێگەیەک یاخۆت ببێتە مەیدانێک بۆ شەڕی هیچ وڵاتێک و بۆ یەکلایەکردنەوەی کێشە و ململانی نێوان هیچ وڵاتێک کە ئێمە تەڕەف نین تایدا لەسەر مەسەلەی ئابووریش بەڕاستی خەڵکی کوردستان
ئەبێ ئەوە بزانێت وە پێشم وایە زۆر بەشیان ئەیزانن جگە لەو کەسانی کە یانەی خەڵک بەلا ڕێدابرن ئەوەی کە ئێستا ناسەقامگیری ئەوەی کە ئەوەی کاک ڕێبازگیۆم لە دەنگ تاگەر تۆ گوێت لە منەتوانی بەردەوام ناسەقامگیری دروست کردووە لە ڕووی ئابووری لە هەرێمی کوردستان بڕینی مافی خەڵکی کوردستانە لە بەغداد کە موچە و قوتی خەڵکی کوردستان نانێرن کە بە حەق و بە قانون و بە بودجەی عێراق پەسەند کراوە ئەوە ئەوانن کە سەبەبن کە سەقامگیری ئابووری لە هەرێمی کوردستان دروست بووە موچەی خەڵکی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقیەوە دواکەوە نادرێ نەک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئیلتیزاماتێکی لەسەر بودجە لەسەر نەوت لەسەر داهات و خەرجی لەسەر قایمەی موچەخۆران ناردۆ بۆ بەغا و ڕقابەی مالی عێراق و ڕقابەی مالی هەرێمی کوردستان بە هاوبەشی تەدقیقیان تیا کردووە بە ئاعترافی خۆیان هەمووی پەسەند بوو. کاک ڕێباز هیچ کاتم نەماوە بەڵام مەبەستمەوە پرسیارش بکەم. ناردنی شایستە داراییەکان ئەو بڕەپارەی کە دیاری کراوە مانگانە بێت بۆ هەرێمی کوردستان بەردەوام دەبێت؟ بەتاکی دەبێ بەردەوام بێت چونکە ئێستا ڕێیکی زۆر ئەوە تا لە ئەنجومەنی ئاساییش بینیتان بەڕێز جنیان پلاسخارد چۆن باسی قوت و موچەی خەڵکی کوردستانی کرد کە ئەبێ زەختێک لە عێراق و لە لایەنەکانی عێراق کە دەوریانێ من ئێمە بەڕاستی سوپاسی جەنابی سەرۆگۆزیرانی عێراقەکەین کە بەردەوام هەوڵەیەت کە مافەکان وەکو خۆی بگا بەڵام ئەویش لەژێر زەختێکی هەندێک لایەنی ترایە بۆ جاری وایە دوا ئەکەوێت بۆ ئێستا گەیشتۆتە ئاستی ئەنجومەنی ئاسایش ماف و قوتی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆیە بەتەکید بەردەوام بێ و بەڕێز سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستانیش لەسەر ئەو مافانە هەموو کارێکەکات بۆیە قوت و ژیانی خەڵکی کوردستان بەرەو باشتر بچێت. بەڕێز ڕێباز حەملان یاریدەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گەلێک سوپاس کە لەگەڵمان بوویت. زۆر سوپاس بۆ ئێوە. باسی ڕۆژ کۆتایی هادیەوە شەرشاد.